خۆشەویستان ئازیزان لە حەدیثێکی صحیحدا هاتووە یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم ئیمامی زەیدی کوڕی ثابت شتێکمان بۆ باز دەکات پێویستە ئاگادار بین. دەفەرمێ ڕۆژێکیان لە خزمەتی پێغەمبەری خوادا بووین صلی الله علیه و آله و سلم بەناو باخێکا ڕۆشت لەبان ئێسترێک بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. دەفەرمێ کاتێکمان زانی ئەو ئێسترە ئەو وڵاخە لە پڕا پەشۆکە، بەڵام چۆن پەشۆکانێک هەتا نزیک بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فڕێ بدات بە جۆرێک ترسا کە خەریک و پێغەمبەری خوا فڕێ بدات صلی الله علیه و آله و سلم. تەماشامان کرد 5 قبر 6 قبر 4 قبر لەو ناوەدا هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەمانە کێن کە مردوونە؟ وتیان ئەمانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتی بتپەرستیان مردوونە، کافرن. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبان ئێسترێک بوو، ئەو ئێسترە ئەو وڵاخە گوێی لە عەزابی قەبر بوو کە ئەو مردوانە عەزابە دران. لە تاوە خەریک و پێغەمبەری خوا فڕێ بدا صلی الله علیه و سلم. کەواتە ئاگادار بین خۆشەویستان، قەبر خۆشی تایە بەڵام عەزابیشی تایە، ناڕەحەتیشی تایە. ئەبێ هەوڵ بدەین کارێکی وەها بکەین بەیانی لە دوای مردنمان ئاژەڵانیش لێمان بێزار نەبن، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەکانی فەرموو 3 جار پیانی فەرموو پەنا بگرن بە خوای گەورە لە عەزابی قەبر، ئەوانش فەرمویان پەنا دەگرین بە خوای گەورە لە عەزابی قەبر. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمانی باس کردووە کە مردووەکان کاتێک کە ئازار ئەدرێن، تەعزیب ئەدرێن، سزا ئەدرێن، تۆڵەیان لێ ئەکرێتەوە، جگەل لە جنۆکە و ئادەمی زات هەموو جانەبەرێک گوێ لە عەزاب و هاوار و شیوەنی ئەوانە. خوا بمان پارێزێ. کەواتە مەڵێ عەزابی جەهەنم و عەزابی قەبر تەنها بۆ کافرەکانە، نەوەڵا بۆ کافرە، بۆ منافقە، بۆ هەندێ موسڵمانی خراپەکار و زیناکەر و پیاوکوژ و بەدڕەوشت و خراپەکاریشە، بۆ کەسانەی کە لە دنیادا سنووری خوا دەشکێنن، خوا بە عەزابی قەبر و جەهەنم لوتیان دەشکێنێ. تەنها بۆ کافر نییە جەهەنم عەزابی قەبریش، بۆی ئاگاداری ئەو خاڵە بن. یەکێ لە زانایانی ئیسلام ئیمامی عەبدولحەقی ئیشبیلی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەبولحەکەمی بەڕخان کە یەکێکە لە زانا گەورەکان ئەفەرمێ بۆمانی گێڕایەوە بەسەرهاتێکمان بۆ باس دەکات. ئەفەرمێ لە دیەکەی خۆمان مردوویەکمان شاردەوە، کاتێکە لە مردووەکە تەواو بووین شاردمانەوە، چون لە شوێنێکا دانیشتین قسەمان دەکرد، ئاژەڵێک گیانلەبەرێک لە نزیکی ئێمە دەلەوەڕا گژوگیای دەخوارد. بەڵێ دەفەرمێ کاتێکمان زانی ئەو ئاژەڵە کە دەلەوەڕا بە پەلە و بە سەریعی ڕای کرد بۆ لای ئەو قەبرە کە تازە مردووەکەمان تیا ناشتووە، زۆر بە پەلە بە سەریعی ڕۆشت، چوو بۆ لای قەبرەکە، لای ئەو گۆڕە تازە، لەوێدا دەفەرمێ گوێی خۆی داوەبان قەبرەکەدا وەکو وەی گوێ بگرێت ناو قەبرەکە. ئەفەرمێ گوێی خۆی دا بە ناو قەبرەکەدا و گوێی گرت لە قەبرەکە وەکو وەی کە گوێ بگری. ئەمجا ڕای کرد، زۆر بە سەریعی ڕای کرد، دوور کەوتەوە لە قەبرەکە، دووبارە هەم گەڕایەوە گوێی کرد لە قەبرەکە، هەم ڕای کردەوە. ئەفەرمێ ئێمەش تەماشامان دەکرد، وەڵڵاهی چەند جارێک ئەو شتەی ئەنجامدا، ئەڕۆشتە قلای قەبرەکە گوێیەکی ئەگرت و ڕایە کرد دووبارە، بەڵام بە پەشۆکاوی ڕای دەکرد. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم مردووەکان تەعزیب ئەدرێن، ئازار ئەدرێن، ئەوانەی کە لە دنیادا حسابیان بۆ فەرمانی خوا پێغەمبەری خوا نەکرد صلی الله علیه و سلم. بۆیە عەزابی قەبر حەقە، ڕاستە پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین. ئەو کەسانیشی کە ئیماندار و لە خوا ترسن، ئەو کەسانیشی کە لە دنیادا خۆیان خۆشویست و بە قسەیان کردووە، ئەوانە ئینشاءڵڵا لە عەزابی قەبر تەئمین دەبن. جا ئێمە ئەبێ هەوڵێک بدەین خۆمان بپارێزین لەوەی کە گیانلەبەران لە دوای مردنمان گوێیان لە عەزاب و هاوار و شیوەن و واوەیلا ئێمە نەبێ. بەڵێ
بابینە ڕەحمەت بۆ گیانلەبەرانیش بۆ خۆشمان پێش هەموو کەسێک. یەکێ لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردو دەفەرمێ سورة تبارك هي المانعة من عذاب القبر. سورەتی تەبارەک خوێندنی سورەتی مولک لە شەودا پێش خەوتن سونەتە، هۆکارێکی سەرەکیە بۆی ئینشاءالله لە عەزابی قەبر بمان پارێزێ. بۆی ئینشاءالله هیچ شەوەیەک بەبێ خوێندنی ئەو سورەتە نەخەون، حتا نەیخوێنن نەخەون، بۆی لە عەزابی قەبر ئینشاءالله خوا بمان پارێزێ. بەڵێ خۆشەویستان، ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوای ئەوەی کە خۆر ئاوا بوو دەرچوو، گوێی لە دەنگێک بوو، گوێی لە هاوار و سەوتێک بوو، فەرمی ئەوە جوولەکەیە لە ناو قەبرەکەدا عەزاب ئەدرێن، جوولەکەیە لە ناو قەبردا عەزاب ئەدرێت. هەندێک جار خوای پەروەردگار ئەو عەزابەی کە مردووەکان دەی چێژن هەندێک جار بۆ هەندێک کەس خوای گەورە پیشانیان دەدا، وەک ئیمامی ئیبن تەیمیە باسی دەکات ڕەحمەتی خوا لێبێ، لەگەڵ ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوا لێبێ. هەندێک جار خوای گەورە عەزابی قەبر پیشانی مرۆڤیش دەدات، بەڵام بەکەمی، هەرۆکو چۆن بەکەمی مرۆڤ هەبووە مەلایکی بینیوە، جنی بینیوە، بەڵام هەموو کەسێک نایبینێ. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەوە یەهودیە و جوولەکەی لە ناو قەبرەکەیدا عەزاب و سزا دەدرێت. قڕ بەسەر ئەوەی کە لە دنیادا خۆی نەناسیوە، قڕ بەسەر ئەوەی کە لە دنیادا شوێنی دینی خوا نەکەوتووە، شوێنی پەیامی خوا نەکەوتووە. ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوا لێبێ کە لە زانا گەورەکانە بۆمان باس دەکات، ئەفەرمێ ئەبوو عەبدوڵڵای برادرم بۆ میگێڕایەوە کە یەکێک بوو لە پیاو چاکان و خواناسان، وەکانە من خیار عیباد الله، زۆر پیاو چاکێک گەورە بوو. ئەفەرمێ زۆر بەدوای ڕاستگۆییدا دەگەڕا، پیاوێکی ڕاستگۆ بوو. ئەفەرمێ بەسەرهاتێکمان بۆ باس دەکات، ئەفەرمێ پیاوێک هات بۆ ناو بازاڕی ئاسنگەرەکان لە شاری بەغداد، بازاڕی ئاسنگەر، بەڵام کۆمەڵێک بزماری پێبوو. ئەم کەسە، ئەم پیاوە بزمارەکان دوو سەری هەبوو، بزماری خۆمان یەک سەریە بۆ چەکوشەکەی لێدەی، بەڵام ئەو بزمارانە دوو سەر بوو، دوو سەری هەبوو. ئەفەرمێ چوو فرۆشتی بە پیاوێکی دا ئاسنگەر، بەڵام کاتێ ئەم ئاسنگەرە، ئەمە پیاوێکی ڕازگۆیە باسی دەکات ڕەحمەتی خوا لێبێت، ئەفەرمی ئەم پیاوە ئاسنگەرە کاتێک کە ویستی ئەم بزمانە بەلایەوە شتێکی سەیر بوو، کاتێک کە کوورەی بۆ گەرم کرد بیتاوێنێتەوە، هەرچەندێ هەوڵیدا نەتاوایەوە، بە چەکوژ لێی ئەدا، ئەو ئاسنە بە هیچ جۆرێک نەرم نەبوو. ئاسن کاتێک کە گەرمی دەکەی نەرم دەبێت، بە چەکوش پانی دەکەنەوە، بەڵام ئەم بزمارە بچووکە هەرچەندێ هەوڵی لەگەڵادا ئەم ئاسنگەرە نە نەرم بوو، بێتاقەت بوو لەو کە لێی بدات. هەرچەندێ کرد ئەم بزمارە نە پۆڵایە و نە ئاسنە، دوو سەریشی هەیە، هەموو بزمارێک لەم بزمارە بچووکانە. ئەڵێ گەڕا بە دوای کابرادا بەشک و ئەم کابرا بدۆزمەوە بدام ئەم پیاوە ئەم بزمارانەی کوێ بووە، ئەمە ئاسن نییە، ئەمە چییە؟ شتی وام نەبیستەوە، شتی وام نەبینیوە. گەڕا کابرای دۆزیەوە، وتی ئەمانەتە کوێ بوو؟ وتی دۆزیمە. وتی ڕاستم پێ بڵێ، ئەم بزماران لەکوێ پەیا کرد؟ وتی وەڵی ڕاستی تەوێ؟ وتم بەڵێ. وتی وەڵی قەبرێکم بینی، قەبرەکە بانەکەی لاچوو بوو، نەما بوو، تەماشام کرد، لاشەیەکی تایە، بەس ئێسقانەکەی ماوە، هەموو ئێسقانەکەی هەمووی بزماری پێدا کوتراوە، پەنا بەخوای گەورە، بزماری دووسەر. ئەڵێ وەڵی چەندێ هەوڵمدا بزمارەکانم بۆ دەرنەکرا، ئەو کاتە بەردێکم گر بەدەستمەوە، ئێسقانەکانم هەمووی ورد کرد، ئەمجا بزمارەکانم بۆ دەرکرا. ئەڵێ بەڵێ ئیمامی ئەبوو عەبدوڵڵا کە ئیمامی ئیبن قەیمە فەرمی پیاوێکی زۆر ڕازگۆ خواناز بوو، دەفەرمی وەڵی بە چاوی خۆم بزمارەکانم بینی دوو سەری هەبوو، ئەم مردۆ فەقیر و هەژارە بە بزمار کەپسیان کردبوو، هەموو گیانیان داکوتی بوو، کەواتە عەزابی قەبر حەقە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە ئینسان جوابی مەلایکەی نەدایەوە، سێ پرسیارەکەی ناو قەبری نەزانی، ئەفەرمێ مەلایکە بە چەکوژێک لێی ئەدا، ئەو چەکوژە ئەگەر بیدەی لە شاخێکی بەرد و تاوێر هەمووی ئەتاوێنێتەوە، هەمووی دەکا بە خۆڵ. بۆیە عەزابی قەبر حەقە. مەڵێ خوا غەفوور و ڕەحیم و لە بۆ من نییە، بۆ ئەو خوای کە غەفوور و ڕەحیمە، ئەم سزای بۆ تاوان باران داناوە، بۆ ئەو کەسانی کە سەرکەشی دەکەن و حساب و فەرمانی خوا پێغەمبەری خوا ناکەن صلی الله عليه وسلم. بۆی ئاگامان با لە خۆماندا بێ و بە خۆماندا بچینەوە عەزابی قەبر حەق و ڕاستە، بەردەوام بڵێ خوای بمبارێزە لە عەزابی قەبر.
یا ڕەبی خوا لە عەذابی قەبرمان پارێزی خوایان لە دوای مردنمان لە خۆشی و شادی و ڕەحمەتا بین